بەرنامەیان جارەمان تایبەتە بە پێکەوە ژیانی چەند ئاینێک یاخود ئاینە جیاوازەکان لە هەرێمی کوردستان. بە پێی دەستوری دینی کاکەیی هەموو مرۆڤێک 28 تایبەتمەندی تایە، 28 سیفاتی تایە، 14 باش، 14 خراپ. ڕۆژێ لە ڕۆژانەمانە پێکدادانێک گرژیەک شتێک لە نێوەمانە دروست نەبوو. کۆبوونەوەی پێکات ئاینەکان هەر هەشت ئاینەکەی کوردستان لەو ژوورەدا سمبوڵی ئاینەکەی خۆی هەیە، وەکو پەرلەمان کورسێکی لەسەری دادانیشێت. پێکەوە ژیان جوانترین چەپکە گوڵ و دیاری خوددایە. لە سلێمانی توان بێت تایبەتە وەکو لە شاری سلێمانی پێکەوە ژیان، ئەمەش بۆ وشیاری خەڵکی سلێمانی ئەگەرێتەوە. سڵاوتان لەبێ و کاتتان باش. بەرنامەیەکی نوێی دیداری ئێستاتان پێشکەش دەکەم. بەرنامەیان جارەمان تایبەتە بە پێکەوە ژیانی چەند ئاینێک یاخود ئاینە جیاوازەکان لە هەرێمی کوردستان. دەمانەوێت بچینە لای پەیڕەوانی ئاینە جیاوازەکان و لێیان دەپرسین دیدگا و بۆچوونیان سەبارەت بە پێکەوە ژیان چییە؟ ئەوکات دەشمانێ بزانین هەوڵەکانیان بۆ هێشتنەوەی ئەو پێکەوە ژیانە بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان چی بووە و چی دەبێت. بینەرمان. لە دیدگای زەردەشتەکانەوە پێناسێکی پێکەوە ژیانمان بووکە. پێکەوە ژیان لای زەردەشتەکان مانای چییە؟ پێکەوە ژیان جوانترین چەپکە گوڵ و دیاری خوددایە. پێکەوە ژیان مانای چی؟ مانای دەبێ هەموو مرۆڤەکان بە هەموو ئایدۆلۆژیایەکی جیاوازیانەوە، بە هەموو بیرروباوەڕێکی سیاسی، بیرروباوەڕێکی نەتەوایەتی، بیرروباوەڕێکی ئاینیەوە هەوڵ بدەن چێژ لە جوانیەکان و خۆشیەکانی ژیان ببینن، بەیەکەوە بژین، یەکتر قوبوڵ بکەن بۆ ئەوەی کێشە و نەهامەتی دروست نەبێ. مرۆڤی بەختەوەر ئەو کەسەیە کە هەوڵ بدات ژیان جوان بکات. پێکەوە ژیان لە ڕوانگەی دینی کاکەیەوە لە دەستور و بناغی دینەکە هەیە کە ئەویش فەلسەفەی دۆناودۆنە یاخود گواستنەوەی ڕۆحەکان لە جەستەیەکەوە بۆ جەستەیەکی تریانی مردن و جارێتر زیندوو بوونەوە لە جەستەیەکی ترە. لەسەر ئەو بناغەیە من نازانم کە ئەمڕۆ مردن بەیانی لە ناو کام ئاین و لە ناو کام گەل من جارێکی کە زیندووە بمەوە. لەبەرەوە خۆشەویستیمان بۆ هەموو دین و نەتەوەکانی سەر ئەرز هەیە بەبێ جیاوازی. چەندە بڕوامان بە پێغەمبەرایەتی محەممەد الموستەفا هەیە صلی الله عليه وسلم وکو مسلمان، هێندێش بڕوامان بە پێغەمبەرایەتی سەیدنا عیسا هەیە کە خوای گەورە ڕەوانەی کردووە، و سەیدنا موسا هەیە بە حتا یەکە بە یەکەی پێغەمبەرانی تر هەتا ئەو کۆڕاتەوە سەر ئادەم پێغەمبەر باوکە گەورەی مرۆڤایەتی سەلامی خوایان لەسەر بێ. چەندە باوەڕمان بە قورئان هەیە کە خوای گەورە ناردوێتی بۆ پێغەمبەری ئیسلام، هێندەش باوەڕمان بەو ئینجیلە ڕاستەقینە هەیە کە خوا بۆ عیسا پێغەمبەری ناردووە. ئێمە ئاوا تەماشای پێکەوە ژیانەکەین کە لە وەثیقە و پەیماننامەی مەدینەوە کە پێغەمبەری ئیسلام ئەڕواتە مەدینەی منەوەرە، ئەڕواتە مەدینەی منەوەرە و وەثیقە و پەیماننامەیەک ئەنووسرێت لە نێوانی موسڵمان، مەسیحیەکان، جوولەکەکان، ئەوانەی کە نیشتەجێی مەدینە بوون لە پێناو پاراستنی شاری مەدینە، لە پێناو پێکەوە ژیانیان. ئاوا تەماشای پێکەوە ژیانەکەن کە پێغەمبەری ئیسلام ڕێزی لە دراوسەیەکی مەسیحی گرتووە، ڕێزی لە دراوسەیەکی جوولەکە گرتووە، تەنانەت لە بەر جەنازەی جوولەکەیەک هەستاوەتەوە کاتێک کە جەنازەکەی بەلایە گوزەری کردووە. ئاوا تەماشایەکەن. ئێمە ئاوا تەماشای پێکەوە ژیانەکەن و وەڕێز لەو پێکەوە ژیانە گرین کە لە چوارچێوەی ئاینی پیرۆزی ئیسلام هەیە. پێکەوە ژیان ئەخر بتوانم بڵێم لە سلێمانی یان لە عێراقا، لێرە لە سلێمانی توان بڵێ تایبەتە وەکو لە شاری سلێمانی پێکەوە ژیان، ئەمەش بۆ وشیاری خەڵکی سلێمانی ئەگەرێتەوە.
بۆ مسلمانەکان بۆ کوردەکان بۆ ئەوان ئەگەڕێتەوە ئەوان ئەو پێکەوە ژیانە باشیان لە سلێمانی دەست کردووە لە بیدایەتی من ئەوە 30 ساڵ لێرەم هەتا ئێستا هیچ کێشە و مەشاکلمان لەگەڵ هیچ کەسێک نەبووە بالعکس کە بزان ئەمە تۆ مەسیحی لەوانەیە زیاتر ڕێز لێ بگرن لێرە ئەمەش ئەم خەڵکی ئێوە خەڵکی مسلمان دروستی کردووە خەڵکیشی چۆن بڵێ واعیەت وشیارە ئەمە لە بیدایەتەوە سلێمانی تۆم بڵێ زانکۆی لێ بووە خەڵکەکە وشیارە ئەو پێکەوە ژیانیان ئەوان دروستیان کردووە پێکەوە ژیانمان لە سلێمانی هەتا بڵێ باشە و هیچ کێشە مەشاکلمان نەبووە لەگەڵ هیچ کەسێک باش چۆن پارێزگاریەکەنی وەکو مەسیحیات یاخود ئەو بنەمایانە چییە کە پارێزگاری لەکان بۆ مانەوەی پێکەوە ژیان لەگەڵ تەواوی ئاینەکانی تراکە لە هەرێمی کوردستانی بەڵێ ئەمە گەڕێتەوە بۆ وشاری خەڵکەکە یعنی هەتا بتێو نەتەوێ لە دینە تۆزێک ئەوە هەیە چۆن بڵێ تعسب هەیە بەس خەڵک بەعام لێرە خەڵک وشیارە و خەڵک تێگەیشتووە و پێکەوە ژیان باشە واتە هیچ بنەما هیچ دەقێک بۆ منە لە مەسیحەتە هەیەکە بڵێ لەسەر ئەم ڕێچکەیە ئێمە ئیشەکەین لە پێکەوە ژیانە ئەتوانم بڵێم لێرە ئێمە کەمینین ئەو پێکەوە ژیانە ئێمە درستمان نەکردووە ئەمە هەتا چەنە باش بین ئەو پێکەوە ژیانە خەڵکی سلێمانی درستی کردو مێژوویەکی باشمان هەبووە ئێمە لەو کات سەردەمانەیەوە ئێستاش مێژوویەکی باشمان هەیە لەگەڵ مەسیحیەکانە لە هەرێمی کوردستان لە شاری سلێمانیە لە منطقەی باڵەکایەتیە لە منطقەی کۆیە و هەرمۆتە و ئەو شوێنانەیە لە هەولێر و عەنکاو ئەو شوێنانەیە تەنانەت لەگەڵ کاکەیەکانە کە خۆیان جاری وایە جاری وایە بەشێکیان خۆیان بە مسلمانە زان و جارێک وایە بەشێکی خۆیان بە شوێن کەوتەی داوت پێغەمبەر زان و بەرحاڵ ئێمە وەکو پێکەوە ژیانێکمان هەبووە کە لە منطقەی هەڵەبجێژە ڕۆژێ لە ڕۆژانەمانە پێکدادانێک گرژیەک شتێک لە نێو ئەمانە دروست نەبووە بەڵکو ڕێزگرتن و پێکەوە ژیانێک لە ناومانە هەبووە کە وەکو ئینسانیە دێمە پێکەوە ژیاوین لە چوارچێوەی وڵاتێکە لەکم دینکم وەلێدین ئەو بدینی خۆی چۆن مبارەسەی دینی خۆی کردو خۆی بۆ خۆی ئازاد بووە تاکی کاکەی پەروەردە کراوە لەسەر 4 پایە ڕاستی پاکی خۆنەویستی ڕەداباری ڕاستی پاکی و خۆنەویستی ڕەداباری تەنها لە ناو کۆمەڵگای کاکەیانیە بەڵکو بۆ هەموو ئەو کۆمەڵانەیە کە کاکەی لە ناویانە ئەژی و لەگەڵیانە بەرکەوتەی هەیە ئەمە بناغەی پێکەوە ژیانە بەڵام ئەگەر کەسێکی کاکەی بینی کە ڕاستی و پاکی خۆنەویستی و ڕەداباری جێبەجێ نەکرد ئەوە پەیوەندی بە کەسایەتی خۆیەوە هەیە نەک پەیوەندی بە دینەکەەوە هەبێت چونکە دینەکە فەرمان بەم 4 پایەیە ئەدا بۆ هەموو ئەوانەی لەگەڵ یا ئاژی بە غێری کاکەیش ئەگەر مێژوویەکی دێرینی ئاینی زەردەشتی بەسەر بکەینەوە دەبینین دینی زەردەشتی دینێک نییە کە ئینقلابی کردبێت و یاخود بە جەنگ بەسەر دینێکی کە سەرکەوت بێ بەڵکو دینێکی پێشکەش کراوە دەڵێ فەرموو لەبەرەوەی کە دەڵێ فەرموو ینی بە جەنگ نەکراوە کەواتە دینێکی ئاشتیە مادام دینێکی ئاشتیە هەوڵ دەدا بۆ خۆشگوزەرانی مرۆڤەکانی دەوروبەری هەر لەو زەمانە زوو هەتا کۆنی ئێستا زەردەشتیەکان وا پەرودەکراون و وا بیر دەکەنەوە و لە داهاتووشە هەروە دەبێت کە هەوڵ بدەین ئێمە جیهانێکی خۆشببختی و بەختەوەری بۆ هەموو چین و توێژەکان بۆ هەموو مرۆڤەکان بۆ هەموو ئایدۆلۆژیە جیاوازەکان دروست بکەن لەبەر ئەوەیە کە ئێستا ئێمە وەکو زەردەشتیەکان لەم پەرستگادا ژوورێکمان تایبەت کردووە بۆ کۆبوونەوەی پێکاتە ئاینیەکان هەر هەشت ئاینەکەی کوردستان لەو ژوورەدا سمبولی ئاینەکەی خۆی هەیە وەکو پەرلەمان کورسێکی لەسەری دادانیشێت و بە ئازادانە هەموو بیر و باوەڕی خۆی باز دەکا پێشنیار دەکات بۆ ئەوەی کە بتوانین بەردی بناغی پێکەوە ژیان دروست بکەین زۆر باشە بینتان یاخود نێوانتان و کوردەواریڵێ لەگەڵ ئاینەکانی ترا چۆن یاخود هەموو شۆ یەکتریەکەن سەردان هەیە لە نێوانتانە بۆ ئیسلام مەسیحی زەردەشتی پێکەوە کۆبنەوە لە ڕاستیدا کاتێک بە یاسای ژمارە 5 ساڵی 2015 ئاینی زەردەشتی دیارێک کە ڕێگەی پێدرا بە ئازادانە تقۆساتی ئاینی خۆی بکات لە ڕاستیدا هەندێک کەس هەندێک لایەن
یا با هەندێک بیر و باوەڕ قبوڵیان نەبوو بە جۆرێک لە مەشاکیل دروستکردنیان دەزانی بەڵام کاتێک کە تەرجوبەی ئاینی زەردەشتیاتە پێشەوە وانە بووە عیلاقەکە بە شێوەیەکی کە بوو خۆشەویستی و مەحیبەتێکی زۆرمان هەبوو ئێستا ئێمە لە جێژنەکاندا بەشداری جێژنی ئێزیدەکان دەکەین برا مەسیحیەکان یاسان و کاکەیەکان ئاینەکانی تر هەرش ئاینەکەی تر لە کوردستانە سەردانیان دەکەین دەچینە مەرزگاکانیان دەچینە شوێنە پیرۆزەکانیان مێژۆکانیان دەخوێنینەوە جوانترین شت ئەوەیە کە ئێستا ئێمە ئەم پێکاتانەیەکەن ئەمڕۆ دروست بووە لاپەڕەی ڕەشی مێژووی ئاینەکان ئەوانەی کە بریتی بۆ لە جەنگ لە کوشتار لە نەحەقەکان ئەوانە باس ناکەن ڕێز لە مقدسات و پیرۆزی دینەکەمان بگرێت بێگومان ئێمە ئەوتە مەسیحیەکان لە بۆنە و مناسبەکانی ئێمە دێن بەشداریمان لەگەڵاکەن و ئێمەش ساڵانە لە بۆنە و مناسبەکانی ئەوانە ئەچین سەردانێکیانەکەین و دڵخۆشێکیان لەگەڵا دەڕەبڕین بۆ عنوانی پیرۆزبایەکیان لێەکەین و ئەوانە و ئێمە گرفتێکمان نییە لەگەڵ مەسیحیەکان و لەگەڵ ئەوانێتە گرفتێکمان نییە و هەر ئاینی ئاسمانیەکی ڕێز لە پیرۆزیەکانی ئیسلام بگرێت و تەشهیر بە پیرۆزیەکانمان نەکا بێگومان ئێمە ڕێز لە هەموو کەسێکەگرن چونکە ئیسلام حتا تەنانەت نەک بە ئاینە ئاسمانیەکان بەوانەی کە یاسا و ڕێسایەکی دەستکرد و هینیان بۆ خۆیان دروست کردووە خی گەورە ئێمە ئامان پێفەرمی ولا تسبوا الذين يدعون من دون الله حتى يسبوا الله عدوا بغير علم يعني ئێمە ئاوا ئیسلام فێرمانەکە کە ئەوانش کە ئاینزایەکیان بۆ خۆیان دروست کردووە ئێمە ئیسلام ئامان پێڵێمە بێڕێزی بەرامبەریان ناکەین چکە لەبەرەوەی لە بەرامبەر بێڕێزیکردنی ئێمە ئەوان بە پیرۆزەکانی ئێمە بێڕێزی نەکەن بۆ ئێمە ئەرکی ئێمە ئیش ئێمە بێڕێزیکردن نییە کەنیسا زوو لە زووەوە لەژنەی کەنیسا سەردانی هەموو حزابەکانمانە کرد لە جەژنە سەردانی ئەوانمانە کرد ئەوانش لە جێژنی ئێمە سەردانی ئێمەیان ئەکرد لێرە بێزگەلەوە دراوسێ لێرە باوەڕکە من چەند ساڵمانم لە کەنیسە بوو دۆستمان هەبووە لە بەیانی زوو برنجش لێی بۆ منی هێناوە یعنی هەموو جەژن ینی پەیوەندیمان زۆر باشە و زۆر ڕێزمان لە گیرەوە ئێمە لەو بڕواایە داین خوای گەورە کۆمەڵێک فریشتەی تەرخان کردووە بۆ بەڕێوەبردننی دینەکان لەسەر ئەرز و لە شێوەی مرۆڤدایان ئەبەزێنێ و لە توانای خۆیان پێبەخشێ بۆ بەڕێوەبردننی دینەکان ئەو فریشتانە لە هەموو دینەکانە دەورە بینن بە دینی ئێمەیشەوە کەوا بێ پیرۆزی دینەکانی تر وەک دینەکەی خۆمان وایە ئەوە بناغی دینەکەی و لە دەستور و خشتە پیرۆزەکانی کتێبی سەر ئەنجامە هاتووە کە کتێبی کاکیەکانە یاخود یارسانەکان چی شتێک لای کاکەیەکان بۆ ناوترێ ئەمە ئەبێتە زەبرێک بۆ پێکەوە ژیان ئاشتێکی واتان هەیە بڵێن ئەم خاڵبەندی کە ئەکریا خودت ئەم خاڵە سەرێکی کە هەیە ئەبێتە هۆی تێکدانی پێکەوە ژیان لە دیدگای کاکەیەکانەوە تێکچوونی پێکەوە ژیان لەو ئینسانانەوە دروستە بێ کە بەڕاستی دینەکەی خۆی جێبەجێ ناکە پایەکانی دینەکەی خۆی جێبەجێ ناکە لەوانەوە دروستە بێ بەڕاست بە ڕوونتر بڵێم بە پێی دەستوری دینی کاکەی هەموو مرۆڤێک 28 تایبەتمەندی تایە 28 سیفاتی تایە چواردەی باش چواردەی خراپ وەزیفەی دین ئەوەیە کە سلوکی ئەو ئینسانە وا لێ بکە چواردە باشەکە بەرەو 15 و 16 ببا تاکو 28 ڕۆحی باڵاکە ئەبێتە ئینسانێکی خزمەتگوزاری پاکی بە کەڵک بۆ کۆمەلگاکەی ئەوانەی کەوا خراپن دا ئەبەزێ ینی چواردە خراپەکە زیاد ئەکا خراپەکانی زیاد ئەکا ئەوە ئەو کەسانن کە دینەکانی کە ئەسڕنەوە کە تەشهیریان پێیەکەن کە خراپەکارن بەرامبەر بە هاوڵاتیان و دۆستان و نزیکەکانی خۆیان لەو شوێنێکەوە تیا ئەژین ئیشی ئێمە نییە بە زۆر سوارسەری خەڵک بیت و بە زۆر خەڵک بکەی بە موسڵمان ئەوانە ڕێز لە ئێمە دینەکەی خۆمان
گیانی لێبوردەی گیانی پێکەوە ژیان لە دینەکە ئێمە چۆنە ئاوا چەمکە کە ڕائگەێنین و ئاواژەی پارێزین و بەڵام ئەبێ بەرامبەرەکانیشمان ئاگاداری ئەو پاراست نەبنە ئەبێ ئاگاداری ئەو بنە کە هەر ڕۆژەی لەلایە کۆشەن نەکەن هەر ڕۆژەی لەسەر پەتێک یاری نەکەن هەر ڕۆژەی ناوێک بۆ خۆیان دروست نەکەن هەر ڕۆژەی لە ژێر ناوێکا و نێن بۆ قەرەباڵغکردن و بۆ ئیشەکانی خۆیان و بۆ ئەوەی کە ببێتە بابەتی ناوتۆڕ کۆمەڵایەتەکان و بێبێتە بابەتانە بێڕێزیە بەرامبەر بە پیرۆزیەکانی دینی منکە بەس لەبەرەوەی ببێتە شتێک و یعنی بۆی خەڵقێک کە کاردانەوەی هەبێت و دوایش نییە بڵێ وەڵاوە هەڕەشەم لەسرە ئەوە تیرۆرە ئەوە ئەم کوژنوانە ئێمە ئیسلام نەدینی تیرۆرە نەدینی کوشتن و بڕینە نەدینی زۆر لێکردنە دینی پێکەوە ژیانە دینی ڕێز لێگرتنە دینی ئارامیە دینی ئاشتەواییە دینی ئەوەیە کە خوا ناردوێتی لا نفرق بين أحد من رسله ئەوە یەکەمکی دینەکە ئێمە بە تاکید هەر دینە خدایکی خۆیە پێغەمبەرێکی خۆیە ڕێواز و شریعەتێکی خۆیە لە دینەکەی کە ناچێت بە تاکید بەڵام جوانترین شت ئەوەیە لە هەموو دینەکانە دوو شت هەیە کە مشتەرەکان خێر و شەڕ خێر فلان دین وا باسی دەکا شەڕ وا باسی دەکا دینێکی کە خێر وا باز دەکا و شەڕ وا باز دەکا ئێمە لەم بینەیە دەڵێن مرۆڤی بەختەوەر ئەو کەسەیە کە بە چاوی ڕەخنەوە بڕوانێتە ڕابردوو بە عەقڵ و بە ئایدۆلۆژیای سەردەمەوە ئەمڕۆ هەڵبسەنگێنێ بە چاوی ئومێدەوە بڕوانێتە داهاتوو کەواتە مادام خێر لە هەموو شتەکانە هێشتا جوانەکانە هەیە ئێمە بەشە خێرەکە دەکەینە بابەت و مەوزوع و قسە و پەیوەندیەکانمان لەبەر ئەوەی کە بیر و باوەڕێمە وایە هەر کەسێک ئەندێشەی چاک گفتاری چاک کردداری چاک بەکاربێنێ لە هەر دینێک عزیز و خۆشەویستی ئێمەیە چونکە لە دینی ئێمەدا بە هیچ شێوەیەک بە هیچ کەسێک لەسەر گۆی زەوی ناڵێن کافر دین تەعەسسوبترە دین تەعەسسوب هەموو دینێک بۆ لای خۆی هەوڵەدات هەموو دینێک بۆ لای خۆی ئەوە کاتەوە بەس بەعام پێکەوەژیان لێرە باشە وەکو دین خۆ دینی من ناڵێ ئەمە کافرە و یان ئەوە چێ و ینی دینی مەسیحیەت هەر بەرەو باشی قساکات ینی حتا پێ دەڵێ گەرزلێشیان لێدەی ئەو لایتری بۆ بکاتەوە ئەوما لە ئینجیلا نووسراوە زۆر باش با گریمانەیە بکەین ئەگەر لە شوێنێک ئاون هیچ بنەمایشی پێکەوە ژیانە وڵ بنەمای پێکەوە ژیان کۆمەڵایەتیە و بەڵام چەمکەکە بەوە چەمکی فکری وسەر لە دنیا بڵاو بۆتەوە ئەگەر لە شوێنێک بین کە بنەمای پێکەوە ژیان بوونی نەوێت وەکوانی مەسیحی ئەو هەنگاوە چییە کە دەینێن بۆی کە ببنە سەرەتایەک بۆ پێکەوە ژیان تەبەن ئەمە ڕفتاری منەتوانم بڵێ من ڕفتاری مەسیحیەت ڕفتاری باشە ینی تۆ بڵێ بزانە مەسیحیەک لە شوێنێک بێ درۆی نییە ڕاستگۆیە ڕفتاری باشە کە ئەو ڕفتارە باشەی پیشاندا مقابلەکەی سەیرەکە ئەویش کە زانێ ئەو کابرایە نەخراپەی هەیە و نەبا ئەوەی هەیە مەزبور ئەویش بەو نەوە جواب بێداتەوە لە پێناو پاراستنی هەرێمی کوردستانە لە پێناو ئارامیە لە پێناو بژانەوەی ئەم وڵاتە لە پێناو گیانی برایەتی و تەبای و پێکەوە ژیان لە وڵاتە ورن ڕێز لە مقدساتی سەرەکی دینەکانی خۆمان بکرین دینە کاکەوکو عەرزم کردی ئێمەی مسلمان ئێماڵێن بڕوامان بە محەممەد الموستەفا هەیە و مسلمانین بڕوامان بە عیسا پێغەمبەر هەیە پێغەمبەر و ڕەوانەکراوی لای خوایە عیسا پێغەمبەر کە مەثەلی ئادەم وەکو سەیدنا ئادەم بەبێ باوک لەدایک بووە بەبێ باوک لەدایک بووە عیسا پێغەمبەر کوڕی خوا نییە مەریەم کچی خوا نییە ڕێز لەو پێکەوە ژیانە ئەگرین تا ڕۆژ لە ڕۆژان لە مێژوێم شاری سلەیمانیە مەسیحی و مسلمان پێکاڵپژانیان نەبووە جوولەکە و مسلمان پێکاڵپژانیان نەبووە لە کۆی و هەرمۆتە هەروە بووە لە عنکاوە هەروە بووە لە هاودیان و باڵەکایەتی ئەمانە هەروە بوو ڕۆژی لە ڕۆژان ئەمە بەریەکەوتن و پێکدادانێک لەبەی نێمانە دروست نەبووە لەسەر چەمکی دینی و لەسەر ئەمانە وڵا ئەوە مسلمانە ئەوە مەسیحیە ئەو مسلمانە ئەوە جوولەکەی شتێکی لەو بابەتانە دروست بێ و شتیوا دروست نەبووە ئەگەر کێشەیەک دروست بوو لەو بابەتانە زمانی شیرین باشترین شتە عەقڵ و هەڵسەنگان و چارەسەرکردن بۆ کێشەکان باشترین شتە ئەگەر لای ئێمەوە بێت زۆر جوانە کەسەکە داوای لێبردن بکە و لای کەسێک تۆ بێ داوای لێبردن بکە و
کێشەکە حل دەبێت بەڵام بۆ ئەوەی کە ئەمە هەر ڕوو نەدات جوانترین شت ئەوەیە کە ڕێبازە باشەکانی خێر بگرینە بەر ئەو کەسانەشی کە هەوڵ دەدەن حەزەکەمەوە بڵێم لە هەموو دینەکە کەسێک هەیە بە عەقڵ و ئایدۆلۆژیا و ڕۆشنبیریەکەی خۆی خەبات دەکات یاخود کارێکی باش دەکات ئەم تونند و تیژێ بەکاربێنێ ئەم ڕقە بەکاربێنێ بەڵام بیلەوە ناکاتەوە کە ئامی ئیشەکە ئامی دینەکە ئامی پەیوەندیە کۆمەڵایەتیەکە پێکەوە ژیانەکە خراپ دەکات کەواتە لە حاڵەتێکی ئاوادا باشترین شت ئەوەیە کە هەوڵدەی ڕوونەدا کە ڕووشی دا دەسەڵات نییە هەندێک کەس هەیە لاوەکی خۆی کە بەڵام بەسەر دینەکە ئاسەپێت و ئەوێ بە کێشەی ئەو ئێمە چەند جارێک هێرشیان کردوتە سەرمان نامێنایی مامۆستاکان بێن بە تایبەتی لای ئیسلامەوە لای ئێمە شەو کەسانێک کە بۆ هێرشی کردوتە سەر ئاینێکی کە و لە حاڵەتێکە لەسەر ئێمە ئەوان حسابە بەڵام دەسەڵات نییە ینی کەسەکە ئازادێکی ڕای وەرگرتووە کێشە سەرکی لێرە ئەم سۆشیال میدیایە ئەم تەکنۆلۆژیایە جاران ئەگەر کەسی ناڕزای بەرامبەر دینێ هەبوایە لە ساڵێکە 20 کەسی دەست ناکەوت کە تێگەێنێ بەس ئێستا لە سۆشیال میدیایە یەک گوشەی غەڵات چەند ملیۆنی خەڵک دەیبینێت کێشەکان بۆ گەورە بێت هەرگیز من نەمبیستووە لە ژیانی خۆم و لە ژیانی باوکیشما کاکەی پەنای بردی بێت بۆ تۆڵەکردنەوە و شەڕ و خراپەکاری لەگەڵ ئەوانەی کەوا دژن بە کاکەی بەڵکو هەمیشە بە ڕەفتارە جوانەکانیان بە ڕاستی و پاکیەکەیان بە ئەو سلوک و ڕێ و ڕسمەی کەوا دین بۆ ئینسانی داناوە جا هەر دینێک بێت بجێبەجێکردنی ئەبێتە هۆی ئەوەی کەوا بەرامبەرەکە بیر کاتەوە خۆ ئەم ئینسانە هیچ زەرێکی بۆ من نییە لەم دنیا لەو دنیاش بەرامبەر بە خوای خۆی لێپرسراوە مادەم لەم دنیا زەری بۆ من نییەوە لەبەرەوە خەڵکی لای ئێمە من خەڵکی هەڵەبجەم لە کاکەیەکانی هەڵەبجەم و بە درێژایی ژیانم کە لەو ناوچای ژیاوم هیچ جیاوازیەکم نەبینیوە بەڵکو خەڵکی ئەمە زۆر ڕێزداریش بوون لە لای خەڵکی دەور و پشتمان حتا لە لای پیاوە دینیەکانیش و لە لای شێخانی طریقەت و بە تایبەتی شێخ حیسامەدینی تەوێڵە ئێرە ژووری ئەنجومەنی ئاینە جیاوازەکانە لە هەرێمی کوردستان سەرباری بیر و بۆچوونی جیاوازیان بەڵام پەیڕەوانی ئەم ئاینانە جەخت لەوە دەکەنەوە کە هەموو کات هەڵگری ئاڵای پێکەوە ژیان دەبن دیداری ئەسان پێشکەشکردن ئاسوودە بن.